بێگومان سۆز و دەنگ و توانای فێرخوازانی فێرگەی پاییزە کە یەکێکن لەو فێرگانی کە پێکاتون لە کۆمەڵێک مناڵی بەهرەمەند کە لە ماوەکانی ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی چەندین بەرهەمی جوانمان بینی کە لەلایەن زۆرێک یاخود ژەنیارەکان با بڵێن و ستافەکە بەگشتی لە مناڵان پێکاتون و هەندێکیان کە بە بەرهەمە ناوازەکانی یاخود بە دەنگێکی زۆر خۆش گۆرانەکانە چڕن خاوەن توانا و بەهرەیەکی لێ هاتووت بگومان ئەم گروپە یەکێکن لەو گروپانەی کە ئەگەر بێت و دەستگیرۆییان بکرێت و خزمەت بکرێن و هەتا کاتی خۆی و شوێنی خۆی ئاگاداری ئەو مناڵانە بن بێگومان لە کۆتاییدا و لە داهاتوودا یاخود داهاتوویەکی زۆر گەشت چاوەڕێیان نەکات. سۆز و دەنگ و توانای هونەرخوازانی فێرگەی پاییزە لە شاری بۆکان لە ماوەیەکی کوورتدا سەرنجی هەمووانی ڕاکێشا و بۆ جێگەی دەستخۆشی و چێژبینین لە توانا و دەنگی ئەو فێرخوازانە. ئەکادیمیای پاییزە تایبەت بە فێربوونی هونەری گۆرانی وتن و میوزیک نوێترین بەرهەمی ئۆرکێسترای فێرگەی پاییزەیان کە پێکهاتبوو لە نایە ئۆرکستێر بڵاو کردەوە. ئەم بەرهەمە نوێیان لە هەژماری ئەکادیمیای پاییزە لە ئینستاگرام بە تایبەت کە تایبەتە بە فێرگەکەیان بڵاو کردەوە.